لە کاتێکدا کە پرسی دانانی چەک لەلایەن پەکەکەوە بۆتە بابەتی گەرمی میدیاکان بەرپرسانی حکوومەتی جەخت لەوە دەکەنەوە کە دەبێت ڕێبەری زیندانی کراوی پەکەکە عەبدوڵڵا ئۆجەلان داوای دانانی چەک بکات لە گەریلاکان. لە بەرامبەرەوەشدا بەرپرسانی کۆماجڤاکیان کوردستان کەچەکە و لایەنە سیاسەکانی نزیک لە پەکەکە دەڵێن پرسی دانانی چەک با چارەسەرکردنی پرسی کورد و دەخاڵە پێشنیازکراوەکەی ئۆجەلانەوە بەندە و سەبارەت بە چارەسەرکردنی پرسی کورد لە وڵاتەدا. بۆڵاند ئارنج جێگیری سەرۆکوەزیرانی تورکیا ئاشکرای کرد پرسی چارەسەری بە کەسانی چەکدار بەڕێوە نابرێ و دەبێت پەکەکە و ئەو لایەنانەی کە ئۆجەلان بە مخاتەبی خۆیان دەزانن پێش هەڵبژاردنە پەرلەمانەکەی ئەو وڵاتە کۆنگرەی ناسایی خۆیان ساز بکەن و فەرمانی چەکدانان جێبەجێ بکەن. جێگیری سەرۆکوەزیرانی تورکیا وتیشی چەندە پرسی چارەسەری دوا بکەوێت ئەوەندە کێشە و فیتنە دروست دەبێت ئەگەر چەکیش دانرا ئەوە حکوومەتی تورکیاش هەنگاوی پێویست دەنێت بۆ چارەسەری پرسی کورد لە تورکیادا. لەلایەکی ترەوە جەمیل بایەگاو سەرۆکی کۆماجڤاکیان کوردستان کەچەکە ڕایگەیاند عەبدوڵڵا ئۆجەلان نەیوتووە ئەوان چەک دابنێن بەڵکو تەنها دەخاڵی وەکو پێشمەرجی دانوستانەکانی پێشکەش کردووە و ئەو دەخاڵەش بۆ گەلی کورد و تەواوی گەلانی ئازادی خوازە. بای گوتیشی تورکیا بۆ گەلی کورد چی کردووە تا ئەوان چەک دابنێن هەر کاتێک حکوومەت مەرجەکانیان جێبەجێ بکات ئەوە چەکەکانیشیان بێدەنگ دەبن. هاوسەرۆکی پارتی هەرێمی دیموکراتیک دەبەپە کامیران یوکسەک ڕایگەیاند کە کورد هەنگاوی باشیناوە و بەرپرسیارەتی لەسەر حکوومەت و ئاکەپە دەمێنێ بۆ ئەوەی ئەوانیش هاوشێوەی کورد هەنگاو بنێن. یوکسەک ئاماژەی بۆش کرد دەبەپە تەنها هی کوردان نییە بەڵکو پارتی تەواوی گەلانە و بزوتنەوەیەکە بۆ ئازادی و دیموکراتی لە تورکیا بۆیە دەبێت سەرکەوین چونکە پارتی گەلی کۆماری جەهەپە جێگەی هیوانیە و ئاکەپەش بۆ چارەسەرکردنی کێشەکان زۆر دوورە.